خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای شۆتان پێشکەش دەکەین. هەرێمی کوردستان و دۆخی کورد بەگشتی لە ئێستادا لەکوێی گۆڕانکاریەکاندایە و لەکوێی مەترسیەکان و تەنانەت دەرفەتەکانیشدایە. وەختێک هەرێمی کوردستان بەرەو پێش هەنگاو دەنێت وا باس دەکرێت کە لە هەموو لایەوە دوژبنەکان خۆیان ڕێک دەخەن و بەرامبەر بە هەرێمی کوردستانن. بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا کێشە و کەم و کورتەکان کەم نین. بەم هەموو کێشانەوە هەرێمی کوردستان لە نێوان مەترسیدایان لە نێوان دەرفەت هەموو پرسانە لەگەڵ بەڕێز کاوە مەحموود سیاسەتمەدار گفتوگۆکەین کە بە سوپاسێکی زۆرەوە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت. بەڕێز کاکاوە سوپاس بۆ دەرفەتە، سوپاس بۆ بەڕێستان وەک سیاسەتمەدارێک کە بەشداری پانۆراما نەمەوێ لەگەڵ بەڕێستان گفتوگۆیەکی ڕاشکا و جدی لەمەڕ ئەو پرسانە بکەین کە لە ئێستا هەیە و هەموو کوردێکی مەسەلەن لە هەندێک بابەتە لە هەموو کوردێکی دڵخۆش کردو لە هەندێک بابەتە هەموو کوردێکی بریندار کردووە. ئەگەر لەوە دەست پێ بکەم ئەو مەترسیانەی لای بەڕێز کاکاوە هەیە کامانن کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی هەیە وێڕای ئەوەی کە بەترسی دیکەش لەسەر کورد بەگشتی هەیە. زۆر سوپاس گومان لەوەدا نییە ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە دا نابڕە لە ڕەوشی سیاسی تەواوی ناوچەکە و ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا لە ئارادایە و هەروەها گۆڕانکاریەکان کە لە سەرانسەری جیهاندا ئەوانەی ڕویان داوەیان ئەوانەی چاوەڕوان نەکرای ڕوو بدات. ڕەوشی هەرێمی کوردستان ژیان ناکرێتەوە لە ڕۆژی سیاسی دەوروبەر. بێگومان کە باسی تەگەرەکان باسی کۆسپەکان و باسی مەترسیەکانەکەین ئەم بابەتە و لە هەمان کاتە کە باسی دەرفەت و ئەگەرەکانی شەکەین پێم وایە ئەمە ڕنگدانەوەی ئەوەیە کە ناکۆچی سیاسی یان ژیانی سیاسی هەردوو ئەگەری تایە. واتە ئێمە لە چوارچەوەی یاسایەک تەماشایەکەین کە یاسای ململانەیە. ئەم یاسای ململانەیە بۆ مانایە نییە هەموو حاڵەتەکان حاڵەتی نەرێنیە یان هەموو حاڵەتەکان حاڵەتی ئەرێنیە. بێگومان ئەم دوو لایەنە لایەنی ئەرێنی و نەرێنی لە ململانەیەدان و ئەشمێنێتەوە بەشێک لە لایەنە ئەرێنیەکان پەیوەندی بە هەلوبەرچی بابەتیەوە هەیە کە لە ناوچەکەدا یان لە جیهاندا لە گۆڕانکاریدایە یان لەژێر کارتێکردنی جیاوازدایە. بەڵام لە هەمان کاتە لایەنە کۆسپ و نەرێنیەکان و مەترسیەکانیش ئەوەکو جەنابەت باس کرد دیسانەوە هۆکاری دەرەکی تایە و هۆکاری ناوخۆیشی تایە. لێرەدا زۆر گرنگە لەم هەلوو مەرجدا هەسەنگاندنێک بکرێ ئەو هەسەنگاندنی تاکە حیزب نەبێ و هەسەنگاندنی تاکە لایەن نەبێ. ئەو هەسەنگاندنە لە ئاکامی دیالۆجێکی نیشتیمانی کوردستانی بێ کە سەردەم لایەنە سیاسیەکان و سەردەم ئەوانەی کە بڵێ ناوەندە نخبەی سیاسی و کەسانی ئەکادێمیست کۆمەڵگەی مەدەنی کە بەشدار بێتایە. ئەم دیالۆگە نیشتیمانیە کوردستانیە سەراسەریە پێم وایە گرنگە بنەمایەکی بۆ دامەزرێ. ئەو بنەمایە لەسەر بنەمای پیاداچوونەوەی بە ڕابردووە بێ و جگەلەوە ئەو بابەتانەی دەستنیشان بکە و شێوازی ئەو دیالۆگە شێوازێکی ڕەخنەگرانە بێ، شێوازێک بێ کە هێڵی سووری تێدا نەبێ و هەوڵی ئەوەش بدرێ کە لە ئاکامی ئەو دیالۆگە هەوڵ بدرێ پرۆژەیەک بخرێتە ڕوو لەسەر ئەساسی ئەو واقعی کە ڕوبەڕووی کوردستانە بێتەوە. بەشێک لەو بەترسیانی کە ئێستا ڕوبەڕووی کوردستانە بێتەوە پەیوەندی بە بوونی قوارەی هەرێمی کوردستانەوەیە. ئەم بابەتە ڕنگدانەوەی گرفتێکی زۆر گەورەیە کە ئەویش پێ دەڵێن قەیرانی دەوڵەت و قەیرانی دەوڵەت قەیرانێکی مێژوویە لە عێراقدا و تەنانەت توانی بڵێن قەیرانێکی مێژوویە لە سەرجەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو ناوچانەی کە پێڵێن غەربی ئاسیا یان ڕۆژاوای ئاسیا بە پێی بڵێن خەریتەی نەتەوە یەکگرتووەکان.
و دەبینی قەیرانی دەوڵەت لە عێراقدا هەیە، لە سووریا هەیە، لە لوبنان هەیە و تێکڕای ئەو بابەتانەی کە ئەو ڕووداوانەی کە چەند هەفتەی ڕابردوو کە لە سووریا ڕوویاندا، لە سوێدا و حاڵەتێک کە لە ڕۆژئاوا هەیە پێشتر بابەتی عەلەویەکان و هەروەها ئەو حاڵەتێک کە لە لوبنانە هەیە کە لەوەتی لوبنان هەیە پێوەی دەناڵێنێ و جگەلەوە پاشخانی دروستبوونی دەوڵەت کە دروست کراوە لە عێراقدا لەگەڵ بە قەیران هاتوۆتە پێشەوە و لەبەرەوە ئەو دەوڵەتانی کە هەیە بە عەقڵیەتی دەوڵەتی هاوڵاتی دروست نەبوونە، بە عەقڵیەتی دەوڵەتی نەتەوەی باڵادەست دروست بوونە و نەتەوەی باڵادەست هەوڵی داوە لە ڕێگای ئیستبدادی سیاسی شوناسێک فەرزکە، شوناسێک بسەپێنێ کە بەسەر ئەم شوێنانە ناوی ناوە شوناسی نیشتیمانی لە کاتێکا شوناسی نیشتیمانی نییە، شوناسی دەوڵەتە. کاکاوە مەسەلەن بابینە سەر دیوە ناوخۆیەکە، ناوخۆی هەرێمی کوردستان، پەیوەندی نێوانێ زولایەنە سیاسەکان، تێگەیشتنی ئێمە بۆ دەوڵەتداری، تێگەیشتنی ئێمە بۆ حکومڕانی، تا چەند توانراوە تێگەیشتێکی سەرکەوتوو بێت، تا چەند توانراوە تەنفیزکردنەکەی تەنفیزکردنێکی سەرکەوتوو بێ. ڕاستە ئەوانە لەسەر بنەمایەکی وەها دروست بوون کە ڕەنگە ئێمە کەم جێگەمان تیا ببێتەوە. بەڵام ئێمە چیمان کردو؟ ئێمە مامەڵەکەمان مامەڵەیەکی چەند دروست بوو و هەمیشە بەر تاسە کەوتوین یان بەربەست کەوتوین؟ لە هەموو ئەم بابەتانی کە ڕوبەڕووی ڕۆژی سیاسی دەبێتەوە، لایەنی سیاسی بابەتێک ئەبێ یەکلای بکاتەوە. ئەو بابەتەوەیە کە ناکۆچی سەرەکی چییە؟ واتە کە ئەو ناکۆچی سەرەکیە کە ڕۆدا پێم وایە کە بۆیە من ئاماژەم بە قەیرانی بە دوو قەیران کرد. یەکەمین قەیرانی دەوڵەت، دووەمین قەیرانی شوناس لە ناوچەکەیە کە تۆ دەستشتانی ئەم بابەتە بکەی، بێگومان تۆ ئەمێنێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتاکەی. ئەوە دەگەڕێتەوە دیسانەوە بۆ ئەو هۆکارانەی ئەو ڕەشە سیاسەی کە لە هەرێمی کوردستان هەیە، لە کوردستان هەیە بەگشتی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو قەیرانە سەرەکیە یان ئەو ناکۆچیە سەرەکیە یان ململانە سەرەکیەکە. ئەوەی کە هەیە کە ڕوبەڕووی تواناکانە بێتەوە، ئەبێت توانی بیکەینە دوو بەشەوە. بەشێک پەیوەندی بە هۆکاری بابەتیەوە هەیە، ئەو هۆکارە بابەتیانە وای کردووە کە بە شێوەیەکی مێژوویی ڕۆڵی هەرێمی کوردستان و یان ڕۆڵی کوردستان یان ڕۆڵی هێزە سیاسەکان بە جۆرەی پێویست نەبێ. بەڵام هەندێک هۆکارەیە کە هۆکاری خودیە پێویستی بە شوناس و بە پێکاتە و بە ئەدای سیاسیە، بە پراکتیکی سیاسی هێزە سیاسەکانە. ئەو حاڵەتێک کە ئێستا دروست بووە لە کوردستانە کە ئێستا ئەوەی کە من ئەمەوێت دەستنیشانی بکەم، ئێمە لە کوردستانە ململانەکان چۆن دەستنیشان بکەین. من پێم وایە ئێمە ململانەی بوون و نەبوونە، هەڵەشەکە لەوەدایە کە ئەڵێن بوون و نەبوون، هەڵەشەکە لەوەدایە کە تۆن بۆ بتانی ئەم کیانە کە دروست بووە کە دروستبوونی کیانی هەرێمی کوردستان منەتێک نییە کە بەرامبەر بەگەلی کوردی دابێ، لە هەمان کاتە بابەتێک نییە کە لایەنێکی سیاسی دروستی کردبێ. ئەمە قوربانی سەدان ساڵە کە هاتۆتەکایەوە. لێرەدا ئەو حاڵەتی کە ئێمە ڕوبەڕوویە بینەوە ئەوەیە نەبوونی متمانەیە، نەبوونی متمانەی گەل بە هێزە سیاسیەکان، چونکە ئەم قەوارە سیاسیە کە ئەم کیانە سیاسیە تەنها بەگەلە پارێزرێ و ئەساسی پاراستنەکە هێزی سەرەکی پاراستنی قەیرانەکە ئەمعنی بڵێن قەوارەکە گەلە و کاتێک کە متمانە لاواز بێن لە نێوان گەل و هێزە سیاسیەکانە، من پێم وایە ئەو کاتە مەترسیەکان زیاد دەبێ. بەشێک لە هەڵسوکەوت و مامەڵەکردنی لایەنە سیاسیەکان لەگەڵ قەیرانەکە لەوەدایە کە چەندێک کارتێکردنی هەیە لەگەڵ یەکتریا بۆ ئەوەی دەنجێک یا دوو دەنگ لە هەڵبژاردنێکا بەرز بنەوە. من پێم وایە ئەم بابەتە ئەبێ وەلا برنێ لە بیرکردنەوەی سیاسی. هەڕەشەکە لەوە گەورەترە. بۆیە لێرەدا باشە ئێستا لە بەرامبەرەوە هەڕەشانەدا بەڕێز کاکاوە، لە بەرامبەرەوە هەڕەشانەدا ینی تێگەیشتنەکە تێگەیشتنێکی تەندروستە، تێگەیشتنە سیاسەکە تێگەیشتنە لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە،
تێگەیشتێکی تەندروستە ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان ئێمە سلێمانجی وەکوتم بەڵێ بۆ بورە ئەو تێگەشتنی هەیە بۆتە هۆی ئەوەی کە متمانە نەمێنێەوە تێگەشتەکە تەندروست نییە و لایەنە سیاسەکان خەریکی ململانەی لاوەچین خەریکی ململانەی سەرەژینین بۆیە لێرەدا کە من باسی دیالۆجێکی نیشتیمانی کوردستانی یەکەم زۆر گرنگە بابەتی ئەو دیالۆگان دەستیشان کەین کە من پێم وایە یەکێ لە بابەت سەرچەکانی پیاداچوونەوەیە بە شێوازی حکومڕانی لە کوردستانە ئێمە لە 92وە لە دوای ڕاپەڕینی ئازاری 91ەوە هەرێمی کوردستان حکومڕانی تێدایە کاتی ئەوە نهاتووە کە پیاداچوونەوەیکی تەواو بە شێوازی حکومڕانی بە ئاراسی حکومڕانی بکرێ و پێم وایە شتێکی تازە ناڵێن ئەگە بڵێن تا ئێستا هێزی پێشمەرگە یەک دەخستراوە تا ئێستا دوو ئیدارەیی هەیە تا ئێستا بابەتی زۆن کاری کردوتە سەر شوناسی زۆنچێتی دروست کردووە نەک ئەوەی کە زۆنەکە زۆنی زەرد و زۆنی سەوس پەیوەندی بە ئیدارۆ پەیوەندی بە هەژبوونی ئابوووریەوە هەبێ ئێستا خەریکە شوناس دروستە بێ لەم حاڵەتەیە و جگە لەو بابەتانەی کە پەیوەندی بە بابەتی حکومڕانیەوە ئەوەی پێڵێن حوکەمە ئەوەی کە پێڵەن سەربەخۆی دادگا ئەوەی کە پێڵێن ئازادی خەڵکی تێکڕای ئەم بابەتانە و لە هەمان کاتە پێویستی بە پێداچوونەوەیەک هەیە بۆ ئەوەی کە لە 2023ەوە کوردستان لە پرۆسەیەکی سیاسی لە عێراقدایە ئەبێ ئەو پرسیارە لە خۆ بکرێ لایەنە سیاسەکان ئایا ئەو پرۆسە سیاسی لە عێراقدا لە 2023ەوە دەستی پێ کردووە وەکو خۆی ماوە ئایا بە چەند قۆناغا تێپەڕیەوە ئایا بۆ گەیشتە ئەم حاڵەتەی کە ئێستا کە هەڕەشە لە لەبوونی هەرێمی کوردستانەکرێ ئایا نابێت بیر لەوە بکرێتەوە کە ئەو ئاراستەی لە بەغدایە ئاراستەیەکە بۆ سەپاندنی ناوەندێتی ڕەها بەغدا بە عەقڵیەتی ناوەند و تەرەف لەگەڵ کوردستانە مامەڵاکە و عێراق بە شێوەیەکی ئیسمی یان بە شێوەیەکی ناو لە دەستورە دەوڵەتی فیدراالیە بەڵام بە شێوەیەکی پراکتیکی دەوڵەتی فیدراالی نییە کێشەکان لە نێوان کوردستان و لە نێوان بەغدا فراوانە بێ و هەروەها فیدراالیەت لە مامەڵەکردن لەگە پارێزەکانیان جێبەجێ نەکراوە ئەو ئاراستەیە کە هەبوو کە فیدراالیەت دەبەسرا دروست بێ لە ناوچەی غەربی ڕۆژاوای عێراق دروست بێ بۆ سەرکوتەکرێ بۆ ئاراستەکان بەرەو لا مەرکەزیەتە ئەم حاڵەتانە وەکوتم پیاداچوونەوە بە بەشداری کورد لە پرۆسەی سیاسی لە عێراقدا ئەمە بابەتێکی گرنگە ئەو دەوڵەتەی کە دروست بووە کە هەر لە سەرەتاوە دەوڵەتێکی هاوردە بووە ئەو دەوڵەتە هاوردەیە فرسەتێک هاتە پێشەوە لە 2023 بێ بە دەوڵەتێکی فیدراالی بەڵام لە جاتیەوەی بێ بە دەوڵەتێکی فیدراالی لەسەر بنەمای دیموکراسی تەوافقی بووە دەوڵەتی بەشبەشێنە بەشی کورد و بەشی شیعە و بەشی سونە ئەمە دیموکراتێکی تەوافقی بەشداری ئەوەی پێڵەن تەشارروکی لەسەر ئەساسی هاوسەنگی بەشداریکردن و تەوافق دروست ناکە ئەمە دەوڵەتێ دروستەکە کە پێڵێن دەوڵەتی تاڵان غەنیمە یعنی ئەو دەوڵەتە غەنیمەیە هەر کەسە وازانێ بێ غەنیمەیەکی دەستکەوێ بەڵام ئەژمێنێتەوە ئەو دەوڵەتە شوناسەکەی بە دەوڵەتی هاوڵاتی بوون نابێ ئەبێ بە دەوڵەتی نەتەوەی باڵادەست بۆیە ئەگەر تۆ ئاگاداربی لە ماوەی هەفتەی ڕابردووە مثلا وەزیری خوێندنی باڵا بڕیاری دەرکرد کە مثلا زمانی کوردی لەو شوێنانەی کە بەکار نەیە لە خوێندنە ئەگەر لە سەرەتاوە نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا جەختیان لەوە بکردایە کە ئەبێ ئێمە لە سەرەتاوە لە یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراقدا بە کوردی قسەیان بکردایە با تەرجومە لێوە هەبوایە وەرجێڕان هەبوایە بۆ زمانی عەرەبی ئەو کاتە بە بەردەوامی ئاراستەکە بۆ نمونە بەرەو مەرکەزێتی ڕەها ناچێ بۆیە ئەگەر سەرۆک کۆماریش کورد بێ بەڵام دەوڵەتی عێراق دەوڵەتی عەرەبە دەوڵەتی بەشداری نییە دەوڵەتی هاوڵاتی نییە گەری کوردستان هەموو نەتەوەکان پێکاتەکان دووچاری ئەم حاڵەتەکە پێڵێن پەراوێز خستن ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە و یەکێک لە مەترسیە گەورەکان ئەوەیە کە لایانی نێودەوڵەتی دیسانەوە بیر لەما کاتەوە ئێستا بۆ نمونە ئەگەر ئاگاداری
هەفتەی ڕابردووبی عقلێتی تۆماس باراک کە باسی ئەوەکە کە فیدراڵیەت و لا مرکزیەت سوودی نییە بۆ کە باسی کێشەی سووریاکە. ئەمە دیسانەوە ڕنگدانەوەی وەزعی ئێمە ڕەوشی ئێمە بەشێکە لە ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تێکڕای ئەو چارەسەرانەی کە لایەنە نێودەوڵەتیەکان ئەیخێنە ڕوو بۆ نمونە ئەمریکا خستێتە ڕوو لە سەرەتای ئەوەی کە لە کاتی گۆندەڵیزا ڕایس بەس ئەگە یارمەتی بیرۆکێتەوەکەم لە کاتی گۆندەڵیزا ڕایس کە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێکرا و باسی فەوزای خەلاقە کرا و دوای ئەوە کە ڕێکەوتنامەی ئەبراهام باس کرا و جگەلەوە تەنانەت بۆچوونەکانی ئۆردوگان کە باسی کۆمەلگای دیموکراتیەکە دیسانەوە دەربازبوونە لەوەی کە گەلانی ناوچەکە بگەن بە مافی چارەنووسی خۆیان ئەم ئاراستەیە هەر هەمووی ئاراستەی ناوەندێتی ڕەهایە کێشەی ئەم وڵاتانە کێشەی ناوەندێتی ڕەهایە کێشەی دەوڵەتی ناوەندێتیە و لە کاتێکە ئەگەر گەلانی ئەم ناوچەیە بە ئیرادەی خۆیان بڕیاری چارەنووسی خۆیان نەدەن ئەم ڕێگا چارانە کە ئەمریکا ئەیهێنێ ئەم پرۆژانەی کە دەرەوە ئەیهێنێ و لەم هەلوو مەرجایی کە ئێستا هەیە لە ناوچەکەدا یعنی بۆ نمونە ئێستا تۆ بینیمان مێلیشیا تەسفیا کرێ نیزامی ئەسەد ڕوخێنرا و ئەو جەمسەرە هەرێمایەتیانە کە ئێران و تورکیا بەرەو لاوازبوونە ڕوە و هەروەها هەوڵە درێکە میلیشیات بە تەواوەتی نەمێنێنە ناوچەکە ئەمانە هەمووی گۆڕانکاریە بە تایبەتی دوای 7 ئۆکتۆبەرکە لە غەزە ڕوویدا. ئەم حاڵەتە بۆ نمونە پێویستی بۆەوەی لانی کوردستانی مراجعەیەکی خۆی بکات پێداچوونەی خۆی بکە یەکبوونی پرۆژەی سیاسی لانی کوردستانی بەهێزەکە دابەشبوونی پرۆژەی سیاسی پشتبەستن بەلایەنی هەرێمایەتی ئەگەر ئێران بێ ئەگەر تورکیا بێ ئەگەر تەنانەت ئەمریکاش بێ کە لەسەر حیسابی پشتبەستن بەگەل بێ ئەمە هەڵوێستی کوردستانی لاوازەکە. بەڵێ کاکاوە من پێویستە بۆ پرسیارە بکەم بەڕاستی ینی بەڕێزت باست کرد کە متەنەوەی جۆرا و جۆریەتێکێ لە ئەفکاری سیاسیدا لە ئەفکاری بیرکردنەوە بەرامبەر بەغدا بیرکردنەوە بەرامبەر تاران بیرکردنەوە بەرامبەر بانقەرە ئێستا ئەوەی کە لە بەغدا کە بە چاوێک سەیری ئێماکە چەند بۆ چوونە بینێ چەند بۆ چوونە بینێ و تەنانەت هاوڵاتی هەرێمی کوردستانیش کاتێک قەزەیەکی وەکو بۆ نمونە موچە دێتە پێشەوە چەند بۆ چوونە بینێ لە ناو هەرێمی کوردستانە بۆ ینی لەبری ئەوە یەک بۆچوونی موحەد یەکان گیر ببینێت چ لە بەغداوە چ لە ناوخۆی هەرێمی کوردستانە و لە میلەتەوە ئەمەوێ بڕۆین بۆ پرسیاری دیکە لەوەوە پێت وایە یەک بۆچوون ببینێ چ بەغدا چه هاوڵاتی هەرێمی کوردستان بەغدا خۆی یەک بۆچوونی هەیە ئەگەر ئەوەی ئێمە ئەبینێ بینینی ئێمە بڵێ ئەوەی ئێمە بەڵێ ئێمە کێشەی ئێمە کێشەکە ئەوەیە ئێمە بۆچوونەکان جیاوازە کێشەکە ئێمە لایەنە سیاسیەکان گۆڕانکاری نوێەکان بە تەواوەتی ناخوێننەوە من پێم وەتی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێش 7 ئۆکتۆبەری 2023 جیاوازە لە ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای 7 ئۆکتۆبەر ئەوەی ڕووداوەکەی غەزە دوو ڕەوشی جیاوازە ئەبێ ئەوەمان لەبیر بێ ئێرانی پێشتر ئێرانی بوونی حیزبوڵڵا و ئێرانی بوونی حەماس و ئێرانی دەسڕوڵڵا ئەو ئێرانی ئێستا نییە ئێرانی پێش شەڕش تەنانەت پێشەر ئەو ئێرانی ئێستا نییە و هەروە ئەم بابەتە تورکیاش دەگرێتەوە ئەی تورکیا بۆ ئێستا قایلە ناو پرۆسەیەک کە ناوێ نای بنێ پرۆسی ئاشتیالە پرۆسی پاکتاوکردنی تیرۆر بۆ نمونە ئەویش بە ناچاریە چێتە ناو ئەو پرۆسەیەوە بۆیە لێرەدا خوێندنەوەیشی باشی دەوێت ئەم خوێندنەوە باشە پێویستی بە یەکبوونی بڕیاری سیاسی هەیە و یەکبوونی ئاراستەی سیاسی کوردستانی هەیە کە من پێم وایە لە سەرەتاوە باسم کرد کە ئێستا ڕەوشی کوردستان پێویستی بە دیالۆژیی نیشتیمانی کوردستانی سەرانسەری هەیە کە هێڵ سیروتیانە بێ ڕەخنەگرانە بێ کە بتوانین پرۆژەیەک بێتە دەر چۆن مامەڵا لە پێشەوە چۆن مامەڵا لەگەڵ ئاراستەی ناوەندێتی ڕەها لە بەغدا بکرێ و ئەمە پێویستی بە بەهێزکردنی ئابووری خۆمان هەیە پێویستی بە گۆڕانکاری هەیە لە سیاسەتی ئابووری پێویستی بەوە هەیە بە ئازادەکان بەرفراوان بکرێ پرۆژەکان بۆ
هەمەجۆری تابێ بۆ پشتگیریکردنی ئابووری کوردستان و هەروەها بچینە شەڕی دیبلۆماسی دەستوری لەگەڵ بەغدا داوای جێبەجێکردنی ئەو مادانە بکەیت 115 116 117 121 لە دەستوری عێراق بیر لە گۆڕانکاری لە دادگای اتحادی بکرێتەوە داوا بکرێ مەجلیسی اتحادی دروست بکرێ و هەروەها گفتوگۆ لەسەر ڕای گشتی عێراقیش بکرێ و هەر ریزبەندیەکی نوێ بکرێ ئەمانە هەمووی ئەرکە ئەم ئەرکە لایەنێکی سیاسی لە وەسعی کوردستان لە دەسەڵاتا بێ لە دەرەوەی دەسەڵاتا بێ من پێم وایە ناتوانێت جێبەجێ بکە هەر لایەنێکی سیاسی ئێساش مامەڵا لەگەڵ ئەم ڕەوشەوکە بە عەقڵێتی ئەوەی ئەگەر لەناو دەسەڵاتا بێ لە دەرەوەی دەسەڵاتا بێ بە عەقڵێتی ئەوەی چۆن ئەم کارە بکە لە هەڵبژاردنێکی ئایندەیە دوو دەنگ زیاد بکە من پێم وایە تووشی هەڵا بێ چونکە مەترسیەکان لەوە گەورەترە من پێم وایە ئێستا گەلی کوردستان ڕوبەڕووی دوو بژاردا بێتەوە هەڕەشەکان زۆرن و ئەمێنێتەوە وتویانە گەلی کوردستان شاخەکانی هەیە گەلی کوردستان شاخەکانی و خۆی هەیە ناکرێت تەنانەت ئێمە بە تەواوەتی پشت بە دۆستەکانیشمان ببەستین کە هەندێک لایەن بە ئەمریکا ئەزانێ هەندێک لایەن بە ئێرانی ئەزانێ هەندێک لایەن بە تورکیا ئەزانێ من پێم وایە دۆستی حەقیقی ئێمە شاخەکانە دۆستی حەقیقی ئێمە ئیرادەی یەکگرتووی ملێتەکەمانە ئەمە پێویستی بە دروستکردنی ئەم متمانە هەیە کە ئەم متمانەیە ئێستا لاواز بووە کە یەک بە یەک ئاراستە وڵامی پرسیارێک بدەینەوە ئەو پرسیارەکە لەوەدایە هەڕەشەکان ئەوەیە کە ئێمە ئاڵای سپی بەرزکەینەوە ئەوەی خەڵکی شۆڕژگێر بێ ئەوەی خەڵکێ بێ بیر لە دواڕۆژی کوردستان بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە کوردستان نیشتیمانە بیر لەوە بکاتەوە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانی ماوە و ئەرکی هەیە ئەبێ ڕێگای بەرەنگاربوونەوە هەڵبژێرێ نەک ڕێگای بەرزکردنەوەی ئاڵای سپی ڕێگای بەرەنگاربوونەوە ڕێگایکاوە ئێمە لەو دووڕیانیان لەگەڵ خەڵکە ئەنجامە درێ بەڵێ ئێمە لەو دووڕیانیان کە ئاڵای سپی بەرزکەینەوەیان بەرەنگار ببینەوە یعنی ئێمە گەیشتونەتە ئەو دۆخەی لەرێمی کوردستان کە ئاڵای سپی بەرزکەینەوە ئاڵای تەسلیمبوونیان بە بەرەنگار ببینەوە دۆخەکە لەو ئاستەدایە بەڵێ بەرزکردنەوەی ئاڵای سپی مەسەلەکە پەیوەندی بە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە پەیوەندی بە پرۆسەیە کە ئەم پرۆسەیە لە 2014ەوە کاری بۆکەن ئەم پرۆسەیە شێوازی جۆرەگرێتەوە ئەمە دەچێتە خانەی بوجەوە موچە بەکارهێنانی خەڵک وەکو بارمتە ئەچێتە خانەی داواکردنی بۆ نمونە ئەو ناوەندەکان وەکو ناوەندە سنوورەکان بە ئەو بابەتانەی کە بۆ نمونە تەنانەت دەسەڵاتی ڕەهای حکوومەتی فیدراڵیش نییە بەڵام بە پێشاوانەی ئەوەوە کە تەجاوزی ئەوە کە ئەچێتە بابەتی بەکارهێنانی نەوت و گازەوە تێکڕای ئەم بابەتانە ئەگەر ئەمەش بۆ بچێتە سەر تۆ تەنازولات پێشکەش بکەی لەم بابەتانەی کە پەیوەندی بە موچە و بە بوجەوە هەیە بابەتی ترێتە پێشەوە واتە بەرزکردنەوەی ئاڵای سپی ئەوە نییە ئەمڕۆیان بەیانی بەرزیکەیتەوە بەرزکردنەوەی ئاڵای سپی پرۆسەیەکە ئەم پرۆسەیە بەغا بەکاری هێناوە خەڵکی تر هەیە لە دەرەوە نەخشەی بۆ کێشتێ تا لە 2014ەوە هێناوەتی ئێستا قۆناغی تری ماوە بۆ بەرزکردنەوەی ئاڵای سپی لێرەدا پێویستە ئێمە لایەنی کوردستانی بەرەنگاربوونەوەی هەبێ بەرهەنگاربوونەوەش بنەمای بەرەنگاربوونەوە وەرگرتنی متمانەی خەڵکە بنەمای بەرەنگاربوونەوە بوونی پرۆژەیەکی سیاسیە کە ئێستا لەو حاڵەتانە لەو کێشانە کەیەتە پێشەوە سەبارەت بە میزانیە سەبارەت بە موچە سەبارەت بە لەوت و گاز سەبارەت بە بابەتە ئابوورەکان سەبارەت بە بابەتە سیاسەکان سەبارەت بەو ناکۆشانەی هەیە لە نێوان دەسەڵاتی هەرێم و دەسەڵاتی حکوومەتی فیدراڵ مامەڵەکردنی بەغدا وەکو مەرکەز لەگەڵ لایەنەکان وەکو ئەتراف ئەمانە هەر هەمووی بابەتی گرنگن تۆ ئەبێ بچیتە ناو ململانیەوە ئەم ململانەیە بێتەوە یەک پرۆژەتە بێ هەر لاوازی دووبەلەکی لە پرۆژەکە لاوازێکی گەورە دروستەکە ئەوەی کە بەڕێزت باشت کرد مەسەلەی بنەمایەکی گرنگی و بابەتە متمانەی هاوڵاتیانە لە ئێستا متمانەی هاوڵاتیان خۆتە زانی
ئەگەر هەش بێت تووشی سەر لە شێواوی بووە تووشی جێژاوێک بۆ نمونە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن دیسان موچە بە نمونە وەرەگرمەوە کە زیندوترین نمونەیە بە هەندێک لایەنی بۆ ئۆپۆزیسیۆن پێی وایە بەڕێزت جملەیەکە توت ڕستەیەکە توت کاڵێ ئەگەر نەوت و مەسلەی منەوت و موچەش چارە سەر بێ پرسی دیتە گۆڕچکۆ نەخشە بۆ چێشراوە بەڵام هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن پێیان وایە کە نەخێر ئەگەر ئێمە نەوت دەین دنیا بێتە شامی شەریف و موچە دێ لەولاوە هەندێک لایەنی نزیک لە دەسەڵات یەکێتی و پارتی بەسەلەن لە حکومڕانەکان ئەڵێن نەخێر ئەگەر ئێمە نەوتیش بدەین بیانی و دیکەیە یعنی هەندێک ئەم بۆ چووناچێتەوە سەر هەندێک نووسەر و سیاست مەداری ئەوەی نیشتیمانپەروەری ناسیۆنالیستیش بەڕاستی ینی وابی دەکەنەوە کە فشارکردنێکە یان پرێسکردنێکەیە کەواتە لەم حاڵەتەدا کە تۆ ئۆپۆزیسیۆنەکەت ئاوات پێڵە و دەسەڵاتەکەت ئاوات پێڵێ خیتابێتی چیەکان گیر و مەحەدنی ینی خەڵک چی بکە خەڵک چۆن بتوانێت لە مەسەلەی پرۆسی بەرەنگاریە بۆ نمونەگەر بەرەنگاریەکە بریتی بێ لە چاوەڕوانکردنی موچە لەگەڵ تا بێ بۆ نمونەگەر بریتی بێ لە دەستبادانێکی دیکە دەستوری لەگەڵ تا بێ ینی کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەکە بەم شێوەیە بێ بەرەنگاری بە بۆچوونی من بەوە دروست نابێت تەنها تۆ چاوەڕی موچە بکەیت بڵێ خەڵکەکە تەحملی کردووە ئەوە لایەنە سیاسیەکانیش سوپاسی خەڵکەکە بکەن ئەوەی دەسەڵاتە بڵێ ئێمە سوپاسانەکەین ئەوە بابەتێکی سیاسیە ئاساییەکە لایەنێکی سیاسیەکە یان دەسەڵاتێکاوانە بەڵام ئەم بەرهەنگاربوونەوەیکی پۆزیتیڤانە نییە بەرهەنگاربوونەوەیکی سەلبیە تۆ چاوەڕانەکەی خۆت ئەگوشی مەسرف ناکەی خەڵکەکە تەحمولەکە بەس ئەمە کافی نییە بەرەنگاربوونەوەی سیاسیە بەرەنگاربوونەوە هەڵوەشاندنەوەی ئەو نەخشەیە کە ئەوێ هەرێمی کوردستان نەمێنێ بەرەنگاربوونەوەی ئەوەیە کە تۆ بچی بۆ شەڕ لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی دەستورەوە هەیە بۆ نمونە تۆ ئێستای چ لایەنێکی سیاسی باسی مادەی ١٤٠ەکە یا باسی مەجلیسی ئیتیحادیەکە بۆ هەمووی کۆکاتەوە لە قەزەیەی موچە چونکە بەغدا تۆ ئەباتە کۆرنەرێک زاویەیەک کە لەوێ حەسرتەکە بە دەسەڵات و بە معارەزەوە لەوێ حەسرە بێ لە قەزەی موچە ئەبەتە بابەتێکی ململانێش مشکلەی موچە و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵی لە نێوان خودی دەسەڵاتش موحەد نییە یەکێتی و پارتی یەک بۆچوونیان نییە لەسەر ئەم بابەتە لایەنەکانی بەڕێزگاریش کۆمەڵک بۆچوونی جیاوازیان هەیە بۆیە لێرەدا شتێک نییە ناوی وەحدەی یان یەکێتی دەسەڵات بێ شتێکیش نییە ناوی یەکێتی ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆنەکان هەرێکی نوێنەری لایەنێکی سیاسین بۆچوونێکی سیاسین و هەر کەسە پرۆژەی تایبەتی خۆی هەیە ئەم پرۆژانە هەندێک پرۆژە هەیە لە چەپەوە بگرێ هەندێک پرۆژە کاتە پرۆژەیەکی نیۆلیبرال هەندێک پرۆژەیەکی ئیسلامیە هەندێک پرۆژە ئەوێ خۆی بێ بە بەدیلی پارتیۆچێتی شوێنی ئەوان بگرێتەوە لە دەستکەوتەکانە بە هەمان شێوە ئەم بابەتە ناخودی دەسەڵاتەیە لە نێوان داکۆچیەکانی نێوان پارتی و چێتی تەنانەت لەوانەیە نەناو خودی حیزبەکان دروست بێ لەوانەیە ئەم بۆ چوونە نەناو خودی پارتی شێوازی جۆراوجۆ دروست بێ نەناو خودی یەکێتی دروست بێت چکە بەرژەوەندی جیاواز دروستە بێ ئەم بەرژەوەندیانە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە یەکێ لە گرفتەکان ئەم تێکڕای ئەم ململانیانە هەمووی کۆکرێتەوە لە بابەتێک کە پێڵی موچە ئەسا باسی بوجە ناکرێ باسی بەس موچە ئاکرێ ئەمە یەک دووەمین مامەڵی لەگەڵەکرێ وەکو بڵێ تەسیری ئەم بابەتە چۆنە لەگەڵ لە ئینتیخاباتی ئایندەیە لە هەڵبژاردننی ئایندەیە ئایا ئەم بابەتە دەنجی من زیاد دەکا یان کەمەکە ئەمە بۆتە پێوەەر کە ئەمە بێتە پێوەەر هیچ حاڵەتەشی بەرەنگاربوونەوە یان گۆڕانکاری دروستابێ ئەمە خزمەتی بەغداکە بۆیە لێرەدا بەرەنگاربوونەوە پێویستی بە پرۆژێکی سیاسی کۆمەڵایەتی پێویستی بە پێداچوونەوە لە خودی حکومڕانی کوردستان هەیە
معقولە تا ئێستا هەموو جیان پێڵێ پێشمەرگە بکەم بێک پێشمەرگە ناکەم بێک تا ئێستا ئێمە دوو ئاسایشمان هەیە دوو ئیدارەمان هەیە ئێستا خەریکە دوو شوناسمان هەیە تۆ مامەڵە لەگەڵەوە ناکەێت تا ئێستا شوناسە لۆکاڵەکان لە کوردستانە بەرەبەرە زەقە بێتەوە خەڵکەکە پێی وایە پێشتر ئەبێ جاف بێ یان کەلهور بێ یان ئەبێ هەرچی بێ یان سورچی بێ ئەوە گەورەترە لەوەی کە کوردستانی بێ ئەی بۆ ململانەیەکان دروستە بێ کە تابعی عشاعری وەرەگرێتەوەوانە لایەنە عشاعرەکە ئینتیما عشاعرەکەی پێ گەورەترە لە ئینتیما سیاسیەکەی لە ئینتیما تەنانەت ئینتیما حیزبەکەی بە ئاگایی بیان بەبێ ئاگایی بەڕێز کاک دکتۆر کاوە بە ئاگای بیان بەبێ ئاگایی ئەوەی دوژمنانی کورد ئەیانەوێ وە لە ڕابردوو زۆر ئیسفادیان لێ کردووە لەو پەرکە و زاڵ بەیە ئێمە ناکەین ئێستا جا بە ئاگایە یان بەبێ ئاگایە من پێم وایە ئەوەی ئەکرێ بابەتێکە نەخشە بۆ شێشراوە زۆر کەس لەوانەیە کە گفتوگۆی لەگەڵ بکە ئەڵێ لەوانێ بڵێ دیسانەوە باسی نەزەرەی تیۆری موامەرە ئەکرێ ئەمە پەیوەندی بە تیۆری موامەرەوە نییە ئەمە پەیوەندی بە خوێندنەوەیەکەیە بە ئاراستەیەکەیە تۆ بگەڕێرەوە 10 ساڵ 12 ساڵ 5 ساڵ لەمەوە پێش ئەم ئاراستەیە بەرەو کوێڕوە تۆ بگەڕێرەوە بۆ پرۆسەی سیاسی لە عێراقدا بەس وڵامی ئەوە بدەرەوە ئایا ئەو پرۆسە سیاسیە لە عێراقدا 2003 دەستی پێکردووە ماوە ئایا ئەو دەستورە ئایا جێبەجێ کریان جێبەجێ ناکرێوانە ئایا بابەتێکەیە ناوی فیدراڵیەت بێ باشە ئایا ئەو عێراقێکی دیموکراتی مەدەنیە ئایا ئەو عێراقە خۆی شوناسی تایفەگەری دروست ناکە ئەوەی لە عێراقا ڕووەدا ئەگەر کۆنەپەرستی نەبێ ئەگەر تایفەگەری نەبێ ئەی ناوێنێ چی ئایا معقولە لە عێراقا باسی ئەوە ئەکرێ ئێستا 6 تریلیۆن دۆلار ئەڵێ مشک خواردوێتی باسی گەورەترین دزی ئەکرێ پێڵێن دزی سەردەم کە کابراکە لە ماوەیە بەرەبرێ حاڵەتێک دروست بووە هیچ لایەنێکی کوردستانی چ لایەنێکی کوردستانی ئێستا باسی ئەو شەشانەکە بۆچی لە نوێنەرێکی کوردستان لە پەرلەمانتارێکی کوردستان باسی گەندەڵێک ناکە لە بەسرا ئایا لە بەسرا گەندەڵی نییە ئایا لە ناو بەغدا گەندەڵی ناکرێ ئایا ئەو کێشانەی کە هەیە لە گۆڕاک دوێنێ پێرێ حەشی شعبی پەلاماری مدیر عامێکەدا پەلاماری دائیرەیەکەدا واتە عێراقی ئەمە لەبەر ئەوەی کە کێشەکانی خۆمان و کورتەکان کاکاوە ئەوەندە زۆرن ببوورە کێشە و کەم و کورتەکانی خۆمان ئەوەندە زۆرن خەڵک ناپڕژێتە سەر ئەوە و مەسلەی پرسە نیشتیمانیەکە یان بە نیشتیمانی بوونەکە کەەوەی جەنابەت ناو لێ ناکە ئەمە بە نەخشە کاری لەسەرەکرێ لەبیر چۆتەوە لەبیر براوەتەوە ئێستا خەڵەگەڵە کاکەمە لە گەڕەکەەکەی خۆم کێشەی ئاومێ چیم داوە لە بەسڕا خەڵەگەڵە کێشەی مەسەلەن ئەو چوونە سەری عشاعری و ناعشاعری و هەندێ هێز بەرامبەر ئەو هێزە لە هەر لایەکەوە بێ لە هەموو هەرێمی کوردستان با نەبێتە سیاسی بابەتەکەم ئەڵێ من چیشم بەوەدایە حەشدی شعبیەت چێتە سەر سوپای عێراقیان پۆلیسی عێراق خۆم لەوە لێرە ئەیبینم مەسەلەن ئەم هێزە چێتە سەر عەشیرەتێک مەسەلەن لەولاوە هێزە چێتە سەر پۆلیسێک لە پۆلیسێکی هات و چۆ درێ لەوە درێ ینی ئەمە خەڵک ئەمە ئەبینێ کەواتە خۆمان بە ئاشکرام و دەواازەکانمان کردوتەوە بۆ ئەو پلانەی ئەگەر پیلانە بۆ ئەو پیلانەی کە بەڕێزت وەصفت کرد وانە ینی ئازانی چی من پێم وایە با تابلۆکە بە فراوانی ببینەوە باشە ئەو چەند ئەو شێشانەی کە لە کوردستان کێشەکانی کوردستان ئێجگار زۆرن تا بەیانی باس بکرێت لەوانەیە تۆ مەجاالە بێ باسیکەی کێشەکان زۆر زۆرن بەڵام ئەو شێشانە بە بەراوردکردن لەگەڵ ئەو شێشانەیە دەسەڵاتی عێراقەیە لەوانەیە دڵۆپێک بێت لە قیانوسێک ئەگەر بەراورد بکرێت ناچینە ناوەوە بەڵام دیسانەوە کە باسی تەجاوزەکەین لە بیرمان نەچێ حەزی شعبی و هێزی سەربازی چی کرد لە کەرکووک چی کرد ئایا کێشەی جوتیارانی کەرکووک چارەسەر کرا ئایا بڕیار دەرنەچوو کە یاسای باری کەسێتی بگۆڕێ لە پێناوی شیعە بێ و هەروەها سزنەکان کە تۆمەتی ئێرهابیانەیە کە ئێرهابیان کردووە لە پێناوی سونە بەربێ بەرامبەر ئەوە بەس مافی کوردی 140 ئەوانەی کە فەلاحەکان نەک 140 بەس بگەڕێنەوە بەسەوی خۆیان بۆ ئەوانەی تر جێبەجێ بێ بۆ مافی کوردەکە جێبەجێرا بێ ئەی لە بیرمان چوو پشتێن کرایە ملی کورد جوتیارە کوردەکە کەفاعی دەستا عەزەکا کرد خەریک بوو لەسەر تەرەکتەرەکە بیخنچێنن ئەی دوێنێ پێرێ جوتیارێکی کورد لە لایەن مەحکەمەوە لە کەرکووک
6 حکم نەدراوە پێم وایە ئەبێ تابلۆکە بە فراوانی ببینین من باسی قەیرانی دەوڵەتەکەم کێشەی کورد لەگەڵ عێراقدا کێشەی قەیرانی دەوڵەتە ئەمە یەک ئەمە معنای ئەوە نییە نەناو خۆمان کێشەمان نییە ئەمە معنای ئەوە نییە ئەم دەسەڵاتە نمونەیەکی باشی پێشکەش کردووە بۆیە من باسی ئەوەکەم ئەبێ ئەم دەسەڵاتە پێداچوونەوە بەخۆی بکە و ئەم ململانەکان چکە دەسەڵاتەکە خۆی نەناو خۆیان یەک نییە خۆی نەناو خۆیان خەریکی ململانەیە و ئەم ململانەیە وەکو وتم لەوانەیە دابەزێن نەناو خودی حزبەکان لەناو خودی یەکێتی نەناو ململانەیە بێ بۆ چوونی جیاوازە بێ لەناو خودی پارتی ململانێ و بۆ چوونی جیاوازە بێ ئەوانە ئەجا ئەگە دەڕی بڕن یان دەری نەبڕنەوە گرنگەوەیە بۆیە من باسی ئەوم کرد کە ئێستا ئەم هەلومەرجە ئەم هەڕەشەیە ئەم چالنجە گەورەیە کە ڕوبەرووی گەلەکەمانە بێتەوە کە ئاراستەکان بەرەو ئەوە ڕوە کە تۆ یان ئاڵای سپی بەرزکەیتەوە یان ئەوەیە تۆ مقاوە بکەیت ئەم لایەنە سیاسیانە چۆن بیرەکەنەوە بەنسبەت خەڵکێکی شۆڕژیار خەڵکێک باوەڕی بەوە هەبێ کوردستان نیشتیمانە خەڵکێک باوەڕی هەبێت کە بزوتنەوەیەکەیە ناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەر نیشتیمانی گەری کوردستانە ئەرچی لەسەر ماوە ئەبێ هەوڵدا ڕوبەڕووی ئەو ئاراستەیە بێتەوە لە بەغدا لە هەمان کاتە ئەوەی لەبیر نەچێت کە گەری کوردستان مافی خۆیەتی کە بڕیاری مافی چالونچی خۆی بدا بە هەر شێوەیەک بێ ئەمە ئاراستەکەیە ئەمە پێویستی بەوە هەیە کە پیاداچوونەوە هەبێ کە بە هەموو سیاسەتەکانە کە متمانەی خەڵک ڕابکێشین گەلی کوردستان حکومڕانی لە کوردستانە ناتوانێت مقاومەت بکە ئەگەر گەلی لەگەڵ ڕەبێ متمانەی گەل ئەساسە بۆیە ئەمە وەکو بڵێن زەنگە ئەم حاڵەتەی کە ئێستاە زەنجێکی مەترسیدارە بۆ دەسەڵات ئەبێ ئەوانەی دەسەڵاتن ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنن ئەوانەی بە عەقڵەتی خەمخۆریەوە بیرەکەنەوە ئەبێ بیر لە شتی هاوبەش بکەنەوە ئەو شتە هاوبەشە هیچ لایەنێک نییە ئەوەی ئەو ڕاست بێ ئەبێ بیر لەوە بکرێتەوە بە هەماهەنگی شتێکی ئاراستەیەکی ڕێکوپێک پرۆژێکی ڕێکوپێک دروست بێ کە ئەم پرۆژەیە لە ڕاستیە پرۆژەی مقاومە بێ پرۆژەی بەرەنگاربوونەوە بێ کاکاوە ئێمە توانین سوود لەلایەنی نێودەوڵەتی و ئەوروپی وەربگرین بە تایبەتی ئێستا لە پرۆژەیەکەیە بۆ گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورە توانێت لە هەرێمی کوردستان کە ئێمە زۆر عنی چەند باشیان بۆ ئێمە هەبوو ئێمەش ئەوەندە دەرمونیان بووین لەگەڵیان ئەوەندە منسەجیم بووین مەسەلەن لەگەڵیانە ئەتوانین لە چوارچێوە ئێوەیە جێبگرین هۆکاری نێودەوڵەتی هەردوو لایەنی تایە لایەنی پۆزتیفی تایە لایەنی ئەرێنی تیاوام لە هەمان کاتە لایەنێکی نەرێنیشی تایە بەشێک لە نەرێنەکان پەیوەندی بەوەیە تێکڕای ئەو لایەنە سیاسیانە بنەمای مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە لەگەڵ بابەتی تۆیە بەرژەوەندی خۆیانە واتە ئەگە خاڵ دابنێ خاڵ یەکەم بەرژەوەندی خۆیان بۆ نمونە ئێستا لە دەسەڵاتی کوردستان باشترین پەیوەندی هەیە لەگەڵ بەریتانیا بەڵام لە بیرمان نەچێت بەریتانیا یەکەم کەس بوو کە دوای حاڵەتی 16 ئۆکتۆبەر ڕوویدا یەکەم کەس بوو شەریکەی نەوتی دروست کردەوە ئەو لە کەرکووک بۆ نمونە لەبەر ئەمریکا باسی ئەوەکە کە ئەبێ کوردستان بپارێزێ هەرێم بپارێزێ یا پشتگیری بۆ نمونە لە هەسەداکە لە هێزەکانی سووریای دیموکراتەکە بەڵام تۆماس براکە نێرێ ئەڵێ لە مرکزیت باش نییە بیر بکەینەوە لە مرکزیت و شەرع ئەو پەیامە وەرەگرێ چۆن قەتڵ و عامی کرد لە عەلێویەکان مستی قەتڵ و عام کار لە دروست و بالفعل قەتڵ و عامیش کرد لە دروست اینجا بۆ نمونە ئەمریکا پاشگەز بووە و ئێستا بۆ نمونە ئیدارەیەکی زیاتی لە منتیقەی سوێدا دروست بووە بۆیە لێرەدا مامەڵەکردن لەگەڵ هۆکاری نێودەوڵەتی لەسەر ئەوە ڕاوەستاوە تۆ خۆت لایەنی کوردستانی چۆن یەک سیاسەتی دەرەکی تەبێ یەک ئاراستە تەبێ لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ هۆکاری نێودەوڵەتیە بەم حاڵەتەیە تۆ بەهێزەوە مامەڵاکەی بەڵام ئەگەر بە شێوازی جیاواز و دابەشبی لەسەر دەوڵەتە هەرێمایەتەکان سوود لە هۆکاری نێودەوڵەتی هۆکاری هەرێمایەتی لەو گۆڕانکاریانی باسەکرێت دایانی نێودەوڵەتی هەرێمایەتی ئەو حسابت بووەکە ئەگەر تۆ بەهێزبی یەک مووقف دەبێ ئەو وەختە حسابت بووەکە بەڵام ئەگەر دابەشبی حسابی دابەشکردنەکەت بووەکە باشە بەڕێز کاکاوە مەسەلەن باس لەوە کرێ لەو گۆڕانکاریانەی کە هەیە مەسەلەن چوونە ناو ئاینی ئیبراهیمی یان مەسەلەن کەوترێت چوارچەوەی دینی ئیبراهیمی
هەرێمی کوردستان ئەڵێن هەندێک جار بازی ئەوەدا بۆ نیەوەی لێکراوە کە ژێربەژێر جوڵەی کردبێت لەو بابەتە هەر بەجددی بابەتێکی وەها چوونە ناوی مەسەلەن ئەحمەد شەرع دەست و پەنجەی زۆری لەگەڵ نەرم کردووە لە کاتێکا کەسێک بۆ لە بەرەی نووسرە بووە کەسێک بە پێشتر لە قاعیدە بووە مەسەلەن لە عێراق تەسجیل کراوە فکری زۆر تونندڕەویە بۆ ئێستا باز لەوە کرێکە یەکێکە لەوانەی کە بەڕاستی بچێتە ناوە سووریا باتە ناو چوارچێوەی ئیبراهیمی ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ئەتوانێت ڕەزامەندی ئەوانەی سەرپەرشتی ئەو گۆڕانکاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەم بەدەست بێنێ بە چوونی ناو بۆ ناوجینی ئیبراهیمی من پێم وایە هەر لایەنێکی سیاسی هەر لە دەسەڵات و لە غەری لە ئۆپۆزیسیۆن و لە دەسەڵات لە کوردستانە ئەگەر خۆی بیر لەوە کاتەوە کە کوردستان سود لەوە وەرەگرێ لە ڕێگای پرۆژەی ئیبراهیمی من پێم وایە تووشی ئەکەوێتە دوای تەراویلکە و تووشی هەڵەیەکی گەورە بێ و هەروەها دیسانەوە چۆن کاتی خۆی گۆندەلیزا ڕایس بیرۆکەی ئەوەی کە پێڵێن فەوزای خەلاقی هێنایەکایەوەوانە و حاڵەتی بەهاری عەرەبی دروستبووانە کە پێی وابوو لە ڕێگای ئەو ئاراستەیە کە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ دروستە بێ و هەروەها چۆن ینی پرۆژەی ئیبراهیمی پێ وایە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ بەم شێوەیە دروستە بێ و هەروەها تەنانەت ئەو ئاراستەیە کە تەنانەت بەڕێز ئۆژالانیش ئاواسی پێ کردووە کە لە ڕێگای کۆمەڵگەی دیموکراتیەوە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ دروستە بێ من پێم وایە لە تێکڕای ئەم بابەتانە ڕاکردنە بەرەو تەراویلکە ئەساسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە سەقامگیری کە گەشە پێدان کە ئاسایش ئاشتی سەقامگیر بکە بریتێ لەوەی کە پیاداچوونەوە بکرێ بە قەیرانی دەوڵەت لەم ناوچەوەیە و قەیرانی دەوڵەت لەم ناوچەیە ڕێگاکەی گەڕانەوەی بۆ ئیرادەی گەلان بۆ ئێرادەیەکی هاوسەنجی گەلان ئەوەی کە پێڵێن تەکافوی گەلان بێ ئەو ئیرادەیە کە ئەو گەلانێن لە ناوچەیە بە ئارزی خۆی بڕیاری چارەنووسی خۆی نەدا سەقامگیری دروست نابێ گەشە پێدان دروست نابێ واگە تەماشای 100 ساڵی ئەم ناوچەیە بکەی بریتە بە فیرۆدان بە فیرۆدانی سامانی سروشتی بە فیرۆدانی سامانی مرۆیی چەند هەزاران و ملیۆنا کەس لەم ناوچەیە لە شەڕی تایفەگەری و شەڕی نەتەوە و شەڕی لاوەکی فەوتاوە چەند سەروەت و سامان لەم ناوچەیە فەوتاوە کوا گەشە پێدان لەم ناوچەیە کە بەهێزترین و دەوڵەمەندترین ناوچەیە لە ژیانە بۆیە تێکڕای ئەم پرۆژانە و پرۆژەی ئیبراهیمی دیسانەوە گەڕانەوەیە بۆ عەقڵیەتی بەکارهێنانی ئاین تێڕوانینی ئاینی چونکە پرۆژەی ئیبراهیمی بریتە لە چارەسەرکردنێکی ئاینی جوو یان ئاینی موسڵمان و ئاینی کریستیان کە پێکەوە بژین لەم حاڵەتە لە کاتێک کە شارستانی ئەم ناوچەیە لە ئاین فراوانترە ئاین بەشێکە لە شارستانی من پێم وایە تۆ بتەوێ شارستانی ئەم ناوچەیە کە پێکەوە بژین ئەبێ بگەڕێتەوە بۆ تەحالفی بۆ هاوپەیمانی شارستانیەکان با بگەڕێنەوە تۆ لە مانجی لە ساڵی 2024 کۆمەڵگەی گشتینەتەوە یەکگرتوەکان دەی حوزەیرانی کرد بە ڕۆژی هاوپەیمانی شارستانەکانی جیهان و ئەمە هاوپەیمانی شارستانەکان تێکەڵبوونی شارستێنەکان نەک ململانی شارستانەکان من پێم وایە ئەوە ڕێگایەکە بەڵام ئەم ڕێگایە میکانیزمەکەی ئیرادەی سەربەخۆیی گەلانە هاوسەنجی گەلان چۆن بڕیاری چارەنووسی خۆیان لەندەن بە دەوڵەتی نیشتیمانی خۆیانەوە ئەو کاتە لە سنووری خۆیان ئەتوانن پەیوەندیەکی معقولانە پەیوەندیەک کە لە خزمەتی ئاسایش و گەشەپێدانی هاوبەش بێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاو محەممەد سیاسەتمەدار لە شاری هەولێرەوە لەگەڵ ما بوو سپاس بۆ شرۆڤەیە سپاس بۆ بەڕێز کاکاو. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای شۆمان پێشکەشکردن ئەمە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتان.